سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ناڕزایەتی شارەکانی مەدەنی و سیاسی لە ئاز بانکشتی شارۆمەندانی کورد، گیانبەخشکردنی کرێکارێک لە بۆکان، پشتڕاستکردنەوەی حوکمی عەدەمی پەخشان عەزیزی لە دیوانی باڵای وڵات، دەست بەسەرکردنی ئافشین حسێن پەناهی لە شاری سنە، پشتیوانی جیهانی لە ڕۆژاوای کوردستان، گیانەدەستن و برینداربوونی 6 کەس لە هێرشی پەهبادی تورکیا بۆ سەرکۆبانی، بانکشتی سپیدە ڕەشنۆ بۆ دادگای انقلابیتاران و ئازادی چیچیلیا سالا ڕۆژنامەوانی ئیتالیایی لە زیندانی ئێڤین. ناڕزایەتی چالاکانی مەدەنی و سیاسی لە ئاز بانکشتی شارۆمەندانی کورد. ڕۆژی چوارشەممە 19 بەفرانبار کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی سیاسی و مافی مرۆڤ لە بەیاننامەیەکدا ڕوو لە دەستگای قەزای ڕژیم ناڕزایەتی خۆیان لە ئاز بانکرانی 58 شارۆمەندی بەشدار لە زەماوەندێکی شاری بۆکان بە بیانووی پۆشینی جلی کوردی دەربڕی. ڕۆژی سێشەممە 11 بەفرانبار 58 شارۆمەندی کوردی بەشدار لە زەماوەندێکی شاری بۆکان بە بیانووی پۆشینی جلی کوردی بانکشتی دادگای انقلاب کران. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی سیاسی و مافی مرۆڤ لە بەیاننامەیەکدا بانکرانی ئەو هاوڵاتیانەیان بە کارێکی نایاسایی ناوبرد و ڕایانگەیاند بە کام ئەقڵیەت و منتقێوەکەوە دوور لە چوارچێوەی یاسایی بنەڕەتی وڵات هەوڵی دەست بەسەرکردنی خەڵکانێک ئەدەن کە تەنیا تاوانیان بەشداریکردن لە زەماوەند بەجلی ڕەسەنی خۆیان و دەربڕینی شای بووە. گیانبەخشکردنی کرێکارێک لە بۆکان. ڕۆژی چوارشەممە 19 بەفرانبار کرێکارێکی بیناسازی لە کاتی کارکردندا بەهۆی نەبوونی منی شوێنی کار لە بەرزایی بەر بووە خوارەوە و گیانی لەدەستا. بە وتێ سەرچاوەکانی هەواڵ کرێکارێکی بیناسازی لەسەر ساختمانێکی نیوەکارە لە گەڕەکی ئەفرای شاری بۆکان کاری کردووە و بەهۆی نەبوونی منی لە بەرزایی کەوتووەتە نێو چاڵی ئاسانسۆڕ و بە سەختی بریندار بووە. ئەو کرێکارە کە هێشتا ناسناوی یاشکرا نەکراوە پاش گواستنەوە بۆ نەخۆشخانە بەهۆی سەختی برینەکانی گیانی بەخت کردووە. پشتڕاستکردنەوەی حوکمی عەدەمی پەخشان عەزیزی لە دیوانی باڵای وڵات. ئەمیر ڕەئیسیان پارێزەری پەخشان عەزیزی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئەڤین ڕایگەیاند حوکمی ئەعدامی ناوبراو لە لەقی 39 دیوانی باڵای وڵات بەبێ سەرنجدان بۆ بەڵگانەی پێشکەشی دادگایان کردبوو پشتڕاست کراوەتەوە. بە وتەی ئەو پارێزەرە پێشتر حوکمی ئەعدامی پەخشان عەزیزی لەلایەن لەقی 26 دادگای انقلابیتاران بە تۆمەتی بەغی و محاربە دەرکرابوو. پاش دەربڕینی ناڕزایەتی لە ئاز ئەو حوکمە و داوای پێداچوونەوە بە پەروەندەکە لەقی 39 دیوانی باڵای وڵات وێڕای هەبوونی دەیان بەڵگە بۆ بێتاوان ناساندنی پەخشان حوکمەکەی پاشڕاست کردوێتەوە. شانی باسەکان مانگی گەلاوێژی ساڵی 1402 پەخشان عەزیزی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و ڕەوانەی بەندی ئەمنیەتی 209 زیندانی ئێڤین کرا. دەست بەسەرکردنی ئەفشین حسێن پەناهی لە شاری سنە. ڕۆژی چوارشەممە 19 بەفرانبار ئەفشین حسێن پەناهی برای هەمیشە زیندوو ڕامین حسێن پەناهی بەندکراوی سیاسی ئەعدام کراو لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کرا. بەپێی ڕاپۆرتەکان هێز ئەمنیەتیەکانی ڕژیم هێرشیان کردووەتە سەر شوێنی کاری ئەفشین حسێن پەناهی و ناوبراویان بە توندوتیژەوە دەست بەسەر کردووە. بە دوای ڕەفاندنی ئەفشین هێزەکانی حکوومەت هێرشیان بردووەتە سەر ماڵەکەی و کەلوپە لە شەخسیەکانیان تێکداوە. لە ڕۆژانی ڕابردووشدا و هاوڵاتیە لەلایەن ئێدارەی ئیتڵاعاتی سنەوە بانکێش کرابوو. ناوبراو لە مانگی گوڵانی 1401 لەلایەن دادگای انقلابی سنەوە بە سەرۆکایەتی قازی سعیدی بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام و لە بەرژەوەندی گروپە نەیارەکانی ڕژیم بە 1 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کرابوو. ئەفشین حسێن پەناهی لە ساڵی 99 هەتاویش پاش 3 ساڵ زیندان
کەوتووە بەر لێبوردنی گشتی و لە زیندان ئازاد کرابوو. پشتیوانی جیهانی لە ڕۆژاوای کوردستان. ڕۆژی چوارشەممە 19 بەفرەمبەر چالاکانی سیاسی و مەدەنی لە سنووری ڕۆژاوای کوردستان درێژیان بە مانگرتندا و چالاکانی مافی ژنان لە ئەلجەزایر و تونس پشتیوانی خۆیان لە ڕۆژاوای کوردستان ڕاگەیاند و کوردانی ئەڵمان کەمپەینی پاڵپشتی لە ڕۆژاوای کوردستانیان ڕێکخست. بەپێ راپۆرتەکان کۆمەڵێک لە کوردانی دانیشتووی ئەڵمان لە شاری دامشتات کەمپەینی پاڵپشتی لە ڕۆژاوای کوردستان و نابۆی عەدەم بەڵێ بۆ ژیانی ئازادیان ڕێکخست. بەشداربووانی ئەو کەمپەینە گرافیتی پەخشان عەزیزی و ریشە مۆرادیان لەسەر دیواری ئەو شارە نەخشاند و لە کۆبوونەوەیەکی ناڕزایەتیدا خوازیاری ڕاگررتنی هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان و هەڵوەشانەوەی سزای سێدارێ ئۆدوبەندکراوە سیاسیە بوون. لە وڵاتەکانی ئەلجەزایر و تونس چالاکانی مافی ژنان پشتیوانی خۆیان لە ڕۆژاوای کوردستان ڕاگەیاند و چالاکانی سیاسی و مەدەنی باکووری کوردستان بە مانگرتن لە سنوورەکانی ڕۆژاوای کوردستان خوازیاری کۆتایی هێنان بە سیاسەتی داگیرکاری دەوڵەتی ئەردۆغان بوون. گیانەدەستان و برینداربوونی 6 کەس لە هێرشی پەهبادی تورکیا بۆ سەر کۆبانی. ڕۆژی چوارشەممە 19 بەفرەمبەر دەوڵەتی تورکیا و تیرۆریستانی سەر بە وڵاتە لە ڕێگەی پەهباد و تۆپخانەوە بەنداوی تەشرینیان بە چڕی بردومان کرد و 6 کەسی مەدەنی کە بۆ کۆبوونەوە لەسەر ئەو بەنداوە ڕۆیشت بوون کوژران و بریندار بوون. بەپێ راپۆرتەکان تیرۆریستانی سەر بە دەوڵەتی تورکیا وێڕای پشتیوانی ئاسمانی و تۆپخانە شکستی گەورەیان لە مەحوەرەکانی منبج و کۆبانی خواردووە و دەیان کەسیان لێکوژراوە. ڕۆژی چوارشەممە هەزاران شارەمەندی باکووری کوردستان بەرەو بەنداوی تەشرین بەڕێکەوتن تا هێرشەکانی داگیرکاران مەحکوم بکەن. بەڵام لەلایەن پەهبادەکانی تورکیا و کرانە ئامانجوو بە پێی دوایین زانیاری 6 کەسی مەدەنی لەو هێرشەدا گیانیان نەدەستاوە و بریندار بوون. کۆبوونەوەی کرێکارانی معدەنی زێڕ لە وەرزەخان. ڕۆژی چوارشەممە 19 بەفرەمبەر کرێکارانی شاغەڵ لە معدەنی زێڕی وەرزەخان دژ بە نەزانی جاخوازیەکانیان کۆبوونەوە. بەپێ زانیاریەکان کرێکارانی شاغەڵ لە معدەنی زێڕی وەرزەخان ماوەی 8 ساڵە لە دۆخێکی سەختی پیشەیی و معیشەتیدان. کرێکاران تا بە ئەمڕۆ چەند جار لە ئاسکەمی هەغدەست نەزانی جاخوازیە دوەخراوەکان، نەبوونی ئەمنیەتی پیشەیی، نەبوونی بیمە و ئیمکاناتی ڕفاهی ناڕزایەتیان دەربڕیوە، بەڵام ڕوبەڕووی شەپۆلی بێکارکردنی گشتی بوونەتەوە. کرێکارانی دەرکرا و خوازیاری گەڕانەوە بۆ سەرکار و پێدانی جاخوازیەکانیان بوون. ناڕزایەتی ماڵدەزراوانی شرکەتی عەزیم خۆدرۆ لە تاران. ماڵدەزراوانی شرکەتی عەزیم خۆدرۆ ڕۆژی چوارشەممە 19 بەفرەمبەر لە ئاز ناڕوونی چارەنووسی سرمایەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی ناڕازیان ساڵی 97 هەتاوی پارەیان بۆ کڕینی ئۆتۆمۆبیل پەرداخت کردووە، بەڵام ئێستا نا ئۆتۆمۆبیلیان ڕادەست دەکەن و نا پارەکانیان دیارە. یەکێک لە ناڕازیان لەو بارەوە وتی لە ساڵی 97 نرخی دۆلار 5,000 تمەن بووە، بەڵام ئێستا نرخی هەر دۆلاری ئەمریکی 83,000 تمەنە و بەهای ئەو بڕەپارەی لە شرکەتی عەزیم خۆدرۆ خەواندوویانە 97% کەمی کردووە. بەڕێوەچوونی سێهەمین ساڕۆژی گیانبەختکردنی بەکتاژ ئاپتین لە تاران. ڕۆژی چوارشەممە 19 بەفرەمبەر مەراسمی سێهەمین ساڕۆژی گیانبەختکردنی بەکتاژ ئاپتین نووسەر، شاعر و بەندکراوی سیاسی بە بەشداری بەرینی خەڵک لە شاری تاران بەڕێوەچوو. مهدی کازی ناسراو بە بەکتاژ ئاپتین، شاعر، فیلمساز، بەندکراوی سیاسی، نووسەر و ئەندامی کانوونی نووسەرانی ئێران مانگی ڕەزبەری ساڵی 99 هەتاوی زیندانی کرا. ناوبراو لە زیندان تووشی چەند نەخۆشی سەخت بوو، بەڵام ساڵی 1400 بەهۆی تووشبوون بە نەخۆشی کۆرۆنا و دەستڕانەگەیشتن بە دەرمان چووە کۆما و ڕۆژی 11 بەفرەمبەری هەمان ساڵ گیانی بەخت کرد.
لە سێدارەزانی سێ بەندکراو لە زیندانەکانی کرمان، قزڵحەسار و سەبزەوار. ڕۆژانی سێشەممە و چوارشەممە 18 و 19 بەفرامبار حکمی عەدەمی سێ بەندکراو بە تۆمەتەکانی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی کرمان، قزڵحەسار و سەبزەوار جێبەجێکراوە. بەپێ راپۆرسەکان بەندکراوێک بە ناوی عەلیڕەزا مێهرابادی تەمەن 25 ساڵ بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانی سەبزەوار لە سێدارە دراوە. هەروەها دوو بەندکراو بە ناوەکانی حەمید ئاشنا نوتی زەهی تەمەن 29 ساڵ و سەلمان بۆزۆرگمێهر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی کرمان و قزڵحەساری کەراج ئیعدام کراون. بانکێشتی سپیدە ڕەشنۆ بۆ دادگای انقلابی تاران. سپیدە ڕەشنۆ چالاکی خوێندکاری و دژبەری حەجابی ئیجباری بە مەبەستی تێپەڕکردنی حکمی 3 ساڵ و 7 مانگ زیندانەکەی بانکێشتی دادگای انقلابی تاران کرا. سپیدە ڕەشنۆ مانگی پوشبەڕی 1401 لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بە بیانووی تووڕدانی حەجابی ئیجباری دەست بەسەر و دواتر لەلایەن دادگای انقلابی تارانەوە بە 3 ساڵ و 7 مانگ زیندانی تعلیقی محکوم کرا. ئەو چالەکە مەدەنیە هەروەها لەلایەن حراسەتی زانکۆی ئەلزەهرا بە ماوەی 2 مانگ لە پرۆسەی خوێندن دوورخرایەوە. بەرزڕاگرتنی یادی قوربانیانی فڕۆکەی ئۆکراینی لە تۆرۆنتۆ. ڕۆژی سێشەممە 18 بەفرامباری 1403 بنەماڵی قوربانیانی فڕۆکەی PS 752 ئۆکراینی کە بە موشەکەکانی سوپای پاسداران پێکرا لە شاری تۆرۆنتۆی کانادا و لەسەر گۆڵکۆی قوربانیان کۆبوونەوە و یادی ئازیزانیان بەرزڕاگرت. لە ڕێکەوتی 18 بەفرامباری 1398 فڕۆکەیەکی مۆسافربەری ئۆکراینی لەلایەن سوپای پاسدارانەوە بە 2 موشک پێکرا و 176 کەس لە سەرنشینەکانی گیانیان بەخت کرد. ڕۆژانی سێشەممە و چوارشەممە هاوکات لەگەڵ پێنجەمین ساڕۆژی ئەو کارەساتە بنەماڵی قوربانیان لە ئێران، ئۆروپا و کانادا لە 3 کۆبوونەوەی جیاجیادا یادی ئازیزانیان بەرزڕاگرت و خوازیاری محاکمە و سزادانی تاوانباران بوون. دووە هەواڵ. ئازادی چیچیلیا سالا ڕۆژنامەوانی ئیتالیایی لە زیندانی ئێڤین. سەرۆکوەزیرانی ئیتالیا ڕۆژی چوارشەممە 19 بەفرامبار ڕاگەیاند چیچیلیا سالا ڕۆژنامەوانی بەندکراوی خەڵکیە وڵاتە لە زیندانی ئێڤین ئازاد و لە ڕێگەی فڕۆکەوە گەڕاوەتەوە ئیتالیا. چیچیلیا سالا لە ڕێکەوتی 29 سەرماوەزی 1403 لەلایەن وەزارەتی ئیسڵاتەوە دەست بەسەر و بۆ زیندانی ئێڤین ڕاگوێزرا. بەرپرسانی کۆماری ئیسلامی سەرەتا هۆکاری ڕفاندنی ئەو ڕۆژنامەوانەیان بۆ پابەند نەبوونی بە یاساکانی ڕژیم گەڕاندبووەوە. بەڵام پاش چەند ڕۆژ ڕایانگەیاند کە هۆکاری دەستبەسەرکردنی ئەو شارۆمەندە ئیتالیایە زیندانیکردنی تاجرێکی ئێرانی بە ناوی محەممەد ڕەزا عابدینی نەجەفابادی بووە و داوای ئازادکردنی ناوبراویان کردبوو. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە.